خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت بابەتێک کە قسەی لەسەرەکەی یەکێک لە کێشە هەرە گەورەکان کە ئێستا بەرەوکی منداڵی ئێمە گرتووە زاڵبوونی زمانی بیانیە بەسەر زمانی شیرینی کوردی زمانێکە ئەوەندە دەوڵەمەندە ڕەنگە وشەمان هەبێت دەیان هاوواتای هەبێت کە ئێمە بتوانین پەنەی بۆ بەرین و بەکاری بێنین دەیان شێوەزارمان هەیە کە لەم شێوەزارەیان ئەگەر وشەیەکمان نەبێت لەوەی تیانە هەر هەمانە ئەگەر زمانی ستانداری کوردی دروست بێت دڵنیام ئەبێت ئاوا بگەڕین بەدای شێوەزارەکانە بۆ ئەوەی وشە هاوواتەکان دۆزینەوە دوێنێکە هاوڕێمان ئامادەکار پرۆدیوسەر گوڵان ئەم تەوەرانی بۆ ناردین بەڕاستی زۆر بیرم لە زۆر شتە کردەوە گەڕام بەدوای هەندێک بابەتە دوێنێ یادی لەدایکبوونی کوڕێکمان بوو جا هاوڕێیەکانی بان کردبوو یەکێک لە هاوڕەکانی زوو گەیژە و کاتێ من تۆزە خەریکی ڕازانەوەی مێزەڵان و ئەم بابەتانە بووم بۆ ئاهەنگی لەدایکبوونەکەی لە پارچێکردمان دایکەکە کوڕەکەی هێنا و لای من ڕایگروتی ئێمە ئەڕۆین بەجێ هەڵین و دوایینەوە بە شوێنە جا بۆ بەمە دەستپێکەکەم زازان میوانەکەشمان گوێی لێ مامۆستا ڕەوف سعدوڵڵا بەڕێوەبەری سەرپەرشتەری خوێندنی کوردی لە کەرکووکە لە کەرکووک و ڕاستەخۆ لەگەڵمانەیە مناڵەکە هاوتی چۆنی کاکە بە منی وت تم زۆر سپاسی تۆ دادی دانیت وتم من دادی دانی نیم تی با وتم من باوکی دانیم تی نه تۆ بێ دادی دانی بی ئەنی ئەمە کاریگەری لەسەر مناڵەکەی خودی خۆمانەوە هەیە ینی لە مناڵی خۆم و من دەست پێەکەم بۆی کە بزانین ئێستا خوێندن لە ئەو خوێندنگا ئەهلیانی کە بە زمانێکی ترن چه کاریگەریی خراپی دروست کردووە لەسەر ڕەوشی زمانی کوردی مناڵەکانمان کە کوردیەکە نازانێ من بۆچی ئینگلیزەکە فێر بێ کە ئەو نەزانە بە کوردی تەرجەمەیان وەرگێڕانی دەقێک بکە ئەمە ئەم زمانی کوردی بۆ بەرەو شوێ ئێستا قسە لەسەرم بری ناکەینەوە من وا 22 ساڵە لەسەر شاشە قساکەم 22 ساڵەتەوە لەسەر بابەتە هەیە بەس 22 ساڵی تر چیمان لێ چۆن مناڵەکانمان قساکەن مامۆستا ڕەوف بە باسی گرنگی پاراستنی زمانی دایک و پەرەپێدانی خوێندنی کوردیش بێگومان لە کەرکووکە ئێستا ئامادەکاریەکان بۆ خوێندنی ئەمساڵ دەستی پێکردووە بزانین چی دەبێت و ئەم مەترسیە چۆن باز دەکات مامۆستا گیان بەیانیت باش سڵاو لێبێت سپاس بۆم دەرفەتی کە پێت بەخشین ئەو بابەتی کە من باسم کرد چیرۆک نەبووە ئەمە واقعی زۆرێک لە چیرۆکی دایک و باوکی کووردە ئەگەر زمانی کوردی ئاوا بڕات و زمانەکانی ترزاڵ بە بەسەرماندا ئێمە کرێ بڵین 50 ساڵی تر کوردیەکی یەها لە کوردواری خۆمانە ببورن کام دەسەواژێ بەکارێنم شەق و شوڕی پێڵەن چوزان زۆر بابەتێ بەکارهێنرێ کەسێک کە زمانەکە نازانە قسەکەڵە بە بەوازی لێ بێنە بە زمانێکی عەربی شەق و شوڕ قساکە بە کوردیی بە ئەریاڵ وەرێگرێ ئەو مەترسیانە چاوەڕێ بکەین بەڵێ سەرچاوم زۆر سپاسانەکەم کاتتان باش بەڵێ بەداخەوە ینی ئێمە بێم هەموو هەوڵەکەمان زیاتر چڕکەینەوە سەبارەت بە بایەخدان بە زمانی کوردی تەنهارەوە نییە زمانێک ئێمە قسەی پێکەن دێکدا وا زانێکە تەنها زمانێکە بۆ گفتوگۆکردن تەنها ئەوەیە بەڵام زمانی کوردی ئەوە ینی ئاگەیەنێکە بوونی تۆیە شوناسی تۆیە مێژووی تۆیە بۆیە بە تایبەت ئێمە لەو ناوچانەی کە زیاتر ئێستا لەژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدا زۆر گرنگە ئەو شوناس و ئەو زمانی خۆمان بپارێزین و لە قوتابخانە خوێندنگا کوردیەکانە زۆر بایەخی پێ بدەین و بایەخ بۆ قوتابخانە بدەین چکە لەبەرەوەی بۆ مانەوەی خۆمان لەو شوێنانە پێویستە بە زمانی کوردی بدوێن گەشە بە زمانی کوردی و بە زیاتر بایەخ بە قوتابخانە کوردیەکان بدەین ئەوەی کە بەڕێستان باسی کرد بەداخەوە لە قوتابخانەیەک یا خوێندگایەکی ینی ئەهلیە یان قوتابخانەیەکی عەرەبیە بەداخەوە هەندێک پەندێک بەرپرسمانەیە منداڵەکانیان هەندێک کەسێکە زیاتر منداڵەکان یخەنە بەر خوێندنی عەرەبی یان خوێندنی ئەهلی تورکی بێ عەرەبی بێ ینی ئەوانە بەداخەوە ئەمە مەترسێکی گەورەیە لەبەرەوە ئێمە ئەگەر بایەخ بە زمان خۆمان نەدەین نەتوانین زمانی کوردی بسەلمێنین و بیچەسپێنێن زیاتر بۆ گفتوگۆ بۆ هەڵسوکەوت و بۆ بازرگانی و بۆ هەموو چمکەکانی ژیان بەکاری نێنین واتە ئێمە زمانێکمان نییە پشتی پێ بەسێن بۆ لە دوا ڕۆژە بۆی داوای مافی ڕەوای خۆمان بکەین لە دەوڵەت بوون لە ئیدارەدانی لە بەڕێوەبردننی خۆمانە ناتوانین چکە بوونی زمانی ئێمە گرنگە بۆ مانەوەی خۆمان لە شوێنەکانی خۆمانە و پاراستنی تایبەتمەندیەکانی خۆمان و بە درێژایی مێژوو خۆتان نەزانین کورد مێژوویەکی دێرینەیە ئێستا مێژوەکەشمان
ینی زراوە لایەنین ئەو نەتەوانی کە ئێمە داگیر کردووە ئەمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەوان بە بەردەوامی بەرنامەی ئەوانە بووە کە شوناس ئێمە بسڕنەوە مێژوو ئێمە بدزن گۆرانیەکانی ئێمە مۆسیقەکانی ئێمە بدزن بۆیە ئێمە ئەبێ ئەو کارە بەجددی بزانین بە کارێک بزانی کە حکوومەتی هەرێم زۆر بایەخی پێبدا و گەشەی پێبدا ئەوە نەبێت لە ڕێگەی بازرگانی و لە ڕێگەی قازانجی بۆ هەندێک قازانجی تایبەت پشت لە زمانی کوردی بکرێت ینی بۆ تۆ سەیری شاری بەداخەوە هەولێر کە یا سلێمانیا دۆک ئەبینی هەندێک تابلۆکان لەو شارانی کە پایتەختی هەرێمە یان تا پارێزگایەکی سلێمانی پارێزگایەکی کە ڕۆشنبیجێکی ڕۆشنبیری کوردانە هەندێک تابلۆ بە زمانی ئەنگلیزی یا زمانی عەربی یا هەندێک ناوی نامۆیان داناوە ئەو ناوانە ینی بەداخەوە ئایا هیچ وڵاتێک ئەوە قبولەکان لە ناو شارەکەی خۆیان بەکارێنە زمانێکی تر بۆ منە تورکیا بە هیچ شێ ڕێگەنادا هیچ ناوێک هیچ زمانێکی تر بەکاربێ لە ناو وڵاتەیە زۆر باشە مامۆستا ڕەئوف لە ناوچە دابڕێنراوەکان چۆن گرنگی بۆ دراوە یاخود بە شێوازێکتر پرسیارەکەم بکەم دۆخی خوێندنی کوردی لەو شوێنانە چۆنە بە چ شێوازێکە چۆن هەوڵی ئەوە دراوەکە خێزانە کوردەکان مناڵەکانیان بەرنەبەر خوێندنی کوردی لەسەر زمانی شیرینی دایکیان بخوێنن بەڵێ بە تایبەت ئەمە لە دوای 2003 و 2004ەوە لە دوایەوەی کە ڕوخانی حکوومەتی عێراق خوێندنی کوردی کرایەوە لەو شارەیە لە سەرجەم ینی شارەچکەکان لادیەکان ئەوەی کە بە گوێری توانە قوتابخانە کرایەوە ئێستا لە زۆربەی شارەکان و شارەچکەکان و لادیەکان قوتابخانەی کوردیمانەیە حکوومەتی هەرێمیش تا ڕادێکی باش بایەخ بە خوێندنی کوردی ئەدا و پشتگیری ئەکات و لەلایەن بەغداشەوە یعنی ئێمە ینی بە گوێری سیستەمیان بە دوو فاقی بە دوو سیستەمە ڕای سیستەمێکی بەغدا و سیستەمی هەرێم بەڕێوە ئەبرێت بەڵام بایەختانی حکوومەتی هەرێم باشە بۆ قوتابخانە کوردیەکان و لێرەدا بە تایبەت لە دوای ئەوەی کە لە کەرکووکە پارێزگایەکی کورد دەست بەکار بوو ئەو ماوەی ئەو دەست بەکار بوو زۆر گەشەکردنی بەخۆی بینی هەندێک قوتابخانەی نێودەوڵەتی کرایە بەمەش بەز کوردی لەگەڵ زمانی ئینگلیزیە و زیاتر بە ژمارەیەکی زۆر بە تایبەت لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کورد تووشی شکستی بێئومیدیەک بوو لە شارەکەیان بەڵام لە دوای ئەوە کە توانرا پۆستی پارێزگار وەرگن لە شاری کەرکووکە گۆڕانکاریکی گەورە کرا بە تایبەت لە کاتی بەکاربوونی کاکرێبوارە وەک پارێزگایەکی پێشتە بڕم ڕاستە کێمانە هەمووی زەمینە سازین بۆەوەی کە خوێندنی کوردی لە کەرکووک بەرەو پێش و بڕە بەڵام ئایا داخوازی و خواستی ئێوەی پەروەردەکاران ئێوەی سەرپەرشتیارانی پەروەردە لە ئاست ئەو تموحایە کە خوێندنی کوردی لە کەرکووک باشە یان نانی بۆچی دۆخی باشی خوێندنی کوردی ببەسترێتەوە بەدانانی پۆستی پارێزگارێکەوە کە من نەزانم ماف و حەقی خۆمانە کەرکووک شارێکی کوردی ئەمە هەمووی سەرمێنراوە و هەمووشمان پێمان خۆشە هەموو پۆستە باڵەکانی کەرکووک بەدەستی کوردەوە بێ باشە بەڵام بۆچی کاتێکە قسە لەسەر سیستەمەکەین بێ قسەکەی منیش بە هەڵە لێک نەدرێتەوە کاڵین سیستەمی خوێندن سیستەمێکە دانرێ یەک کۆیەکە بێ بکاتە دوو باشە بۆچی سیستەمی خوێندن ئەوەی کە تۆ باسێکێڵی لە 16 ئۆکتۆبەرەوە هەندێک قەیران و سوزانم نشستی هاتۆ بەسەر بابەتەکانماندا بۆ ئەبێت دۆخە سیاسیەکانی ئێمە ببەسترێتەوە بە دۆخە پەروەردەیەکانی ئێمەوە بۆ خوێندنی کوردی وا نەچێسپێنراوە لە کەرکووک کە ئیلهام بەداخەوە سەوتە من ناچار من جەروشەی عەرەبی بەکارێنم ینی ئیلزامی بێ مەجبور بکرێت کە ئەو پرۆسەیە ئەبێ ئاوا بێ هەموو مناڵێک لە کەرکووک بە عەرەبەوە بە تورکمانەوە کوردی بخوێنێ بەس من دڵنیام لە هەندێک لە مەکتەبە عەرەبیەکان کوردی هەر ناخوێنرێ وایە یان بڵێ بەداخەوە خۆتە زانیت خەڵکی سێری چیەکە سێری بارودۆخی سیاسیەکە بارودۆخی ئەمنیەکە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە خۆتەنزانی حکوومەتە داگیرکەرەکانی کوردستان بە تایبەت حکوومەتی عێراقی بە هیچ یەک نیازپاکی نەبوو بەرامبەر بە کورد ئەگەر دەرفەت هەبووایە کوردی ڕەنگە لە شارەکە دەرەکە دو جارێکی تر ئاوەرەکانی بێبەشەکەر و خۆتەنزانی وەکو مادەی 23 24 کەو کاتێک کە ویستیان کە ئەو ئاوارانی کە گەڕانتەوە بە کەرکووک بێبەشیگەن لە دەنگدار بەڵێ ئەەکەن ڕۆڵێ نەبێ بەڵام ئێستا وەکو سیستەم ئێمە لەسەر وەڕن ئێمە لەسەر ئەو بەرنامەی خۆمان ئەڕۆین و کۆزارەتی پەروەردە زیاتر چی پلانێکە بێت چی گۆڕانکاریە بێت چی گەشەکردنیەکە بێ ینی جێبەجێیەکە لە کەرکووکە و سەرکەوتی بەدەستێناوە نمونەشمان لەسەرەوە ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە دوایەوەی کە ئاسایش ینی ئاسایش و بارەدۆخی کەرکووک باشتر بوو ژمارەیەکی زۆر قوتابی لە خوێندنی عەرەبیەوە کە کورد بوون گەڕانەوە بۆ خوێندنی کوردی یاتی لە خوێندنی عەرەبی گەڕان و ژمارەیەکی زۆر بەرچاو بوو
ئەمساڵ ومێدمانە زیاتر بێ و ڕێژەی دەرچوونەکەیش دەرکەوت کە خوێندنی کوردی بە تایبەت سەرەتایی زۆر لە ئاسێکی باشە بوو ژمارەیەکی پیاوانەی بوو ڕێژەیەکی دەرچوونی 85% هێنا زۆر لە ئاسێکی بەرز و باشە بوو. ئێزە با مەسەڕۆفتۆ بە زۆم پێ بڵێم خوێندکارێکی عەرەب لە کەرکوو کوردیە خوێنە یان ناخوێنە من زۆر ئەمەم مەبەستە باوەڕتانە بە پرسیارەکەم پرسیارێکی حاڵە نەتەوە پەرستینێکە نەتەوە پەرستیش بە مافی خۆم وەکو کوردێک ئەم قسێ بکەم بەڵام بۆ خوێندکارێکی کورد ئیلزامەکرێ وارێکی عەربی بخوێنێ بەخوا پێم خۆشەخوا ئەگەدارم خۆم نفوسەکەم کەرکووک خۆزگا تورکمانی و عەربی و سریالی و ئاشووری و کلدانی و هەموو ئەوانی کە تایەتی لەو ژارەیە بمزانیا و قسەم پێ بکردایە بۆچی منداڵێکی کورد ئیلزامەوانی عەربی بخوێنێ ئایا بەس پرسیارەکەمەوەیە مناڵێکی عەرب لە شاری کەرکووکە کوردی ئەخوێنێ یان ناخوێنێ ئەخە زمانی دووەم نییە لە عێراق بەڵێ ڕاستە بەڵام ئایا جێبەجێکردنی دەستور کە مادەی 140 وەکو پێویست تا ئێستا حکوومەت خۆی بەربەسی دروست نەکرد و جێبەجێ نەکردووە من پێتەڵم بەڵێ قوتابی منداڵی عەرەبەیە بە کوردی ئەخوێنێت بەڵام لەکوێ خوێنێت لادیەکانمان ئێستا هەندێکی نیشت عەرەبیتیان نیشتە جێ بووە کوردەکان هەندێکی لە خوێندە کوردیەکان بەڵێ کوردن و عەرەب لە قوتابخانەکانی دەرەوەت کە قوتابخانەی عەرەبی نییە تەنها کوردی لێ سەر بە هەرێمە ئەو لێوە ئەو قوتاب منداڵە عەرەبانە بە کوردی ئەخوێنن و هەندێکیان ینی ڕێژەی باشیان هەیە و جێگەشیان دیارە و ژمارەی زۆرن کەمیش نین بەڵام ئەمە هەموو یەگەڕێتەوە بۆ حکوومەتی عێراق ئێمە نامانێ ڕاستی وەکو سیاسەتی سەدام بەڕێوکەین کابێ عەرەب بە کوردی بخوێنێ تورکمان بە کوردی بخوێنە ئێمە ئەوەی هەمانە ئەمانەی کوردەکە بە زمانی خۆی بخوێنێ و ئازادیشە ئێمە حەزەکەن فێری عەربی بن تورکمانی بن ئینگلیزی ڕووسی هەموو زمانەکان بۆ ئێمە چەند زمان فێر بن ئەمە دەوڵەمەندیەکە لە ڕووی ڕۆشنبیری و توانای زانستیەوە بۆ پێبەخشێت. زۆر باشە مامۆستا ڕەوف ئەی ڕۆڵی خێزانەکان چییە لەوەی کە خوێندکارەکانیان مناڵەکانیان بێنن بۆ خوێندنگەیەک کە بتوانن بە زمانی شیرینی کوردی خوێندکارەکانیان یاخود مناڵەکانیان بخوێنن ئەوان چ ڕۆڵێکیان هەیە چه ئەرکێکیان لەسەر شانە بۆی کە خوێندنی کوردی خۆشەویستکان لە لای مناڵەکانیان. بەڵێ خێزانی کەرکووکەکان خۆ دەزانی بەگشتی کەرکووک و ناوچە دابڕاوەکان زیاتر هەستی نیشتیمانی لە تەواوەتی زاڵە بەسەریا زۆر بایەخ بەوادن بەڵام خۆ دەزانی هەموو خێزانێک ئەوێ منداڵەکەی لە قوتابخانەیەک بخوێنێ ئەو قوتابخانە خوێندگایە یعنی بۆ دوڕۆژی بەباشی پەرۆدە بکرێت بەباشی فێر بێ بتوانێت بڕانە بەباش بێنێ یەکێ لە کێشەکانمان کات ئێمە قوتابی منداڵەکانمان کە خوێندنی کوردی تاوەکەن تووشی کێشەیە گەورە دێن نەبوونی مامۆستای زانکۆ وەک پێویست لە زانکۆی کەرکووک و زانکۆکانی ترا بەتایبەت بۆیە ئەچێ بە زانکۆ تووشی کێشەیە بێ ئەم عەرەبیەکەی وەکو پێویست نییە هەندێک جار ئەبێتەوەی کە شکست بێنێ یان ئاسی زانستیەکەی لە ڕووی زمان و باش نەبێ بۆ لەبەرەوەی خۆی لە ڕاستیە زانکۆ بێ بە زمانی ئینگلیزی بێ بەڵام تا ئێستا بەداخۆ زانکۆی کەرکووک تا ئێستا زیاتر بە زمانی عەرەبی ئەخوێنێت و ئێمەش زمانی عەرەبی و زمانێکی دووەمە لامان ڕاستە منداڵان هەوڵدەین فێر بن بە عەرەبی بزانن بەڵام ناتوانێت بێگومان مناڵێک وا فێرکەن کە فێری عەرەبی بێ بە شێوازێ بتوانێت لە زانکۆ فریای بکەوێ ئەمە هەمووی پەیوەندی بۆ تاکە لە دوا ڕۆژە بیر لەوا کە تۆ لە زانکۆیە بەڵام من پێتەڵێم خێزانی کەرکووکیەکان بە دوای قوتابخانەیەکی باش و سەرکەوتو قوتابخانەی باش سەرکەوتووە گەڕێن بۆیە منداڵەکانیان لەو قوتابخانەدانن بەڵگەشمە لەسەرەوەی ئەم سەڵکە بینیان خوێندنی کوردی گەشەی بەخۆی بینیوە زۆر پێشکەوتووە شێوازی تازە نوێ بەکاردێنێ سەرپەرشتیارەکانمان بەڕێوەبەری یاریدەر مامۆستاکانمان بە شێوازێکی زۆر جیاوازتر هەرچکەوتەکە لەگەڵ قوتابی خوێندکار و منداڵە شێوازی نوێ تازە بەکاردێنن بۆیە پیان خۆشە لە قوتابخانە کوردیەکان ینی ناونووسیان بکەن بەڵام لە ڕوویەکی تر لە دوا ڕۆژێ ترسن لە ئەم بارودۆخە کاریگەریە بێت لە سەر دوا ڕۆژی منداڵەکانیان. زۆر بەڕێز مامۆستا ڕەوف سەعدوڵڵا بەڕێوەبەر و هەروە سەرپەرشتیاری خوێندنی کوردی لە کەرکووک سوپاس بۆ تەواوی زانیاریەکانت ماندوو نەبی. زۆر سوپاس بۆ مامۆستا ڕەوف.